پاقلاوەی عەنتاب لە باکووری کوردستان کە یەکەمین بەرهەمی تورکیایە ناوی لەلایەن یەکێتی ئەوروپا تۆمار کراوە. لە ساڵانی ڕابردوودا بە چەندین جۆری جیاواز پێشکەش بە کڕیاران کراوە. وەستاکانی دروستکردنی پاقلاوە کە شارەکەیان ناوی خراوەتە تۆڕی شارەداهێنەرەکانی یونسکۆ لە بواری دروستکردنی خۆراک. لەم ساڵانەی دواییدا کاری گرنگیان بۆ هەمەچەشنکردنی تامی پاقلاوەی عەنتاب ئەنجام داوە. وەستاکان کە بۆ یەکەم جار پاقلاوەی کلاسیک چوارگۆشەیان پێشکەش کردووە، بە تایبەت لەم چەند ساڵەی دواییدا دەستیان کردو بە زیادکردنی جۆر، شێوە و تامەکانی پاقلاوە. ئەمەش وای کردووە لەمە دووە لە لیستی داواکردنی مینووی دوکانەکانی پاقلاوەدا پاقلاوەی کلاسیک، چوارگۆشە، شێوە میدیە، پارچە گێزەر، بە فستق، شوبیەت، بە تەحین، پاقلاوەی سارد و وەنەوشەیش هەبێت. لەڤەند ئاکتاش ماوەی 36 ساڵە لە شارەکەدا دوکانی پاقلاوە دروستکردن بەڕێوە دەبات، ڕایگەیاند. پاقلاوەیەکێکە لەو جۆرە شیرینیانی لە تورکیادا زۆرترین خواستی لەسرە. پاقلاوەی وەنەوشەی باشترە لە جۆرەکانی دیکەی پاقلاوە. تامی ئەم جۆرە پاقلاوەی جیاوازە، شێوە ڕەنگێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە. دەتوانم پێشنیازیەوە بکەم هەمووان تاقی بکەنەوە. Ama her gün geçtikçe yeni çalışmalarla yeni çeşit. لەڤەند ئاکتاش تیشکی خستە سەر هەمەجۆری پاقلاوەی عەنتاب و وتی جۆرەکانی وەک بە میوە و بە گوێز و تایبەت بەو کەسانەمان هەیە کە لە خۆپارێزیدان. پاقلاوەی وەنەوشەی سەرنجی کڕیاران بۆ لای خۆی ڕادەکێشێت و سوودبەخشە بۆ تەندروستی مرۆڤ. بەرهەمەکانمان بە پرۆتین و دژە ئۆکسێنەرەکان دەوڵەمەندن. یەکێک لە کڕیارەکان بە ناوی ئیبراهیم زەرەن یەکێکە لەو کەسانی وەک خۆی دەڵێت چەندین جار جۆرەکانی پاقلاوەی لە شاری عەنتاب تاقی کردووەتەوە. دوای تۆمارکردنی لەلایەن یەکێتی ئەوروپا، پاقلاوەی عەنتاب تەنانەت لە دەرەوەی وڵاتیش خواستێکی ئێجگار زۆری لەسەرە و چەندین جۆری نوێی لێ بەرهەمهێنراوە. لە سەرەتایە چەند جۆرێکی هەبوو، بەڵام دواتر ڕۆژ بە ڕۆژ جۆری نوێمان لێ بەرهەمهێنا. ئێستا 12 بۆ 13 جۆر پاقلاوەمان هەیە، لە هەوڵداین بۆ ئەوەی چەند جۆرێکی دیکە یا یەک دوو جۆری دیکەش زیاد بکەین. کاتێک لە جیهانە باز لە پاقلاوە کرێ، سەرەتا بێگومان ناوی عەنتابمان بیرەکەوێتەوە. Yabani mersini tadımsı bir tadı var. Denemelerini çok tavsiye ederim. Çok güzel. پارێزگای غازی عەنتاب لە باشووری خۆرهەڵاتی ئەنادۆڵ لە تورکیا بە دروستکردنی پاقلاوە بەناوبانگە. هەر بەهۆی پاقلاوەکەی شێوە عەنتاب ناوی لە تۆڕی شارەداهێنەرەکانی ڕێکخراوی یونسکۆی نەتەوە یەکگرتووەکان جێکراوەتەوە.